پێناسەیەکی دڵپیسیم بۆ ئەو دایم پێمەڵە دڵ پیسە حەزەکەم پێم بڵێ ئەو چۆنە و چۆن ینی زۆر باشە. دڵپیسی قوربانگیان، دڵپیسی پیاو لە دڵەوە گومان لە خێزانەکەی خۆیەکە کە پەیوەندی هەبێت، یان هەوڵەدا پەیوەندیە دروستکات، یان گومانی هەیە لە مۆبایلەکەی، ئەڵە ڕەنگە مۆبایلەکەی نامەی کەسی تری بۆ بێت، نامەی پیاوی تری بۆ بێت، یان ئافرەتێ بەرامبەر بە پیاوێک، ئەمە پێی ئەوەتیە دڵپیسی. بەڵام کاتێت تۆ حەز ناکەی ژنەکەت خێزانەکەت بۆ دەرەوە خۆی جوان بکات، خۆی بڕازێنێتەوە، حەز ناکەی خێزانت بڕاتە ئاهەنگ و ئەوانەوە، ئەمانە دڵپیسی نییە، ئەمە دڵسۆزیە بۆ خێزانەکەی خۆت. تۆ ناتەوێت لە دەستی بیت، تۆ ناتەوێت خێزانی خۆت هەڕاجکەیت. تێگەی بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئوصیکم بالنساء خەیرا، ئوصیکم نەیفەرموو ئوصی، فەرمووی ئوصیکم واستوصوا بالنساء خەیرا. لزماني عربية كلما زاد في المبنى زاد في المعنى. فرموي استوصوا يعني زياد آموشگاريان كن، زياد بي بلا جنك وابك جنك وامك، جنك آوابرو جنك آوامرو. چونکە خۆی پەروەردگار هەر ئاوا ئافرەتی دروست کردو، ئافرەت زوشتی لەبیر ئەچێت. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر دەهرێک ئەگەر قەڕنێک لەگەڵ یا چاکە بکەیت، یەک جارێک دڵی بشکێنی ئەڵێ والله ما رأيت منك خيرا قط، ئەڵێ قەت چاکەم لە تۆ نەبینیوە، تۆ قەت ڕۆژێ لە ڕۆژان باش نەبیتە بۆم. یعنی هەموو ڕۆژێ بیبەرە بۆ ماڵی باوکی، هەموو ڕۆژێ بیبە بۆ بازار، هەموو ڕۆژێ بە کۆڵ گڕیبە، یەک ڕۆژێ بێ قسەی کە کورە ئەڵێ تۆ چۆن ژیان مەفەوتان بەخوا ڕۆژێ لە ڕۆژان تۆ قەت بە قسەی منت نەکرد. سەیری کە ئەو هەموو چاکەیە لەبیر ئەکات، کەواتە ئەمە سروشتی هەموو ئافرەتێکە. من برادەرێکم وتی ڕەفیقێکم بەکالەروێسی هەبوو، ژنێکی گواستەوە دەستگیرانی بوو، چوە داوای ماجستێری هەبوو. خانم دیارە پلەیەک لەو بەرزترە لە شەهادەیە. وتی وەڵا ڕۆیشین بۆ بازار سێرەکەم بووکەڵەیەکی گرتوۆتە دەستیەوە پارە دەرەکات لە جزدانەکەی بیکرەوتمەوە بۆچیە خۆیمە مناڵمان نییە تازە دەستگیرانین. وتی وەڵاوە لە ژووری خەوەکان نووسنەکەیان دای ئەنێم هەر خۆشە، بە یادی مناڵیم، یادگاری مناڵیم. ئەو کورە دوایوتی بیرم کردو بابا من بە خوێنەوارینی هەمویان یەک مەکینەیان هەیە، خوێنەوار و نەخوێنەوار ژن هەر ئاوایە قوربان، طبیعەتەکەی ئاوایە. بۆ نوێسا خوێنەواری لەگەڵ نەخوێنەوارێکات دانوشەیە کە باسی مەکسی و کراس و ئەمانە بێتە پێشەوە، یەک سەعات باسی ڕەنگەکەیەکات، یەک سەعات باسی ئەواکە وەڵام من لای فڵانە خەیات ئەی دوورم ئافرەتێکی زۆر چاکە باوەڕتە بێ قیاسی خۆت، قەت ڕۆژێ لە ڕۆژان پێم نەگۆڕیوە، نەموتووە دەلینگەکەی وایە، نەموتووە قۆڵەکەی وایە، ئامادەیە ئەم خوێنەوارە لەگەڵ ئەم نەخوێنەوارێ یەک سەعات ئەو مناقەشە بکات. گاڵتەت نەیە تێگەی؟ ئێستا من و تۆ کە بڕۆین بۆ سەفەر، یەک جارێڵین سەفەرەکە خۆش بوو ئینشەڵا دووبارەکەینەوە، ئەو پۆینت بە پۆینتی سامتین بە سامتی سەفەرەکە باسەکەن لەگەڵ یەکتریە. تێگەی قوربانیان؟ ئەنجا کە ئەمەم وەکوتم ئەمە طەبیعەتی ئافرەتە. 100 ساڵ لەگەڵ یا چاکە بکە، یەک جارێک کەوتت نەخێرکەلە ئەڵێ وەڵڵاهی قەت ڕۆژێ لە ڕۆژان تۆ بە قسەی منت نەکرد. بۆیە ئەبێت وردە وردە ئستەوسو دایمەت دەمت لەسەری بێت، کچەکە ژنەکە دانشە ئاوا بکە ئاوا بکە ئاوا بپۆشە ئاوا قسە بکە لەگەڵ فڵانەکە سەبا هات و چۆمان نەکە. ئەمە ئیتر طەبیعەتی ئافرەت وایە و ئەبێش پێشی بڵی ئاگاداری کەیتەوە. یعنی ئێستا بۆ منە لە مەجلیسی ژنە ئەوەنە غەیبە دەکرێت، لە مەجلیسی پیاوە ناکرێت. ئەم ژنە جۆڕاگرەتدا ئەنیشیە لە ماڵی یەکەمەوە لەم گەڕەکەەوە ئەیکا بە قورگی خۆیان هەتا لەو سەر کۆڵانەکەەوە دەرەچێت، باسی پورزاکانی بێتە پێشەوە، ئیتر لە یەکەمەوە باسیەکە هەتا مناڵە بچووکەیە، بێزار نابێ سوبحان الله. بەس پیاوانیە قوربانگیان، پیاوانیە ئامادە نییە لە مەجلیسا دابنیشێت عەشرەتێک باسی عەشرەتێ بکات، مناڵ و گەوریان باز بکات. دێگەی قوربانگیان؟ زۆر سپاس دەکەم ماڵە بێ جەزاکم الله خەیر، ئینشەڵا دوعای خێر بە بەشمان بگەم مامۆستای گیان.